ڕژێمی داگیرکەری تورکیا بۆتە سەدامی دیکتاتۆری ڕابردوو، لاسایی سەدامی دیکتاتۆرە کاتەوە. ئەمەش خودی ئەردۆغان و حیزبەکەیەتی سەردەمی عوسمانی زیندووە کاتەوە کە تا ئێستاش ئێمە سەدان گوند و لادێمان هەیە کاتی خۆی چۆن داگیر کراوە و ناوی تورکی لێنەراوە. ئێستاکەش بە هەمان شێوە ئەوێ سەردەمی عوسمانیمان لەسەر زیندوو بکاتەوە و بەنسبەتی پێشمەرگەی دێرینیش پێشمەرگەی دێرین لە ڕابردوو هەڵوێستی هەبووە، ڕوبەڕووی هەموو داگیرکەرەکان جەنگاوە. بۆیە پێویستە ئێستاش پێشمەرگەی دێرین ئەوانەی کە گوڕوتینیان هەیە لاون شان بەشانی خەباتجێڕانی تر ڕوبەڕووی ئەم داگیرکەریە ببنەوە. بەنسبەتی هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەوە پەیوەستە بە وەزیری پێشمەرگە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەڵوێستی جوامێرانەیان نەبێ پێم وایە مێژوو لەسەریانە نووسێتەوە. پەیامێکی پیرۆزە، پەیامێکی شۆڕژگێڕانەیە بۆ ئەوەی ئێمە وەکو گەلی کورد یا گەلی کوردستان یەکگرتوو بین. پەیامەکەی خۆی لە خۆیدا بۆ ئاراستەیە بۆ ئەوەی داگیرکەران لەوە زیاتر نێن بمان خۆن، نێن داگیرمانکەن. پێم وایە ئێستاش باشترین بژاردە ئەوەیە کۆنگرەی نەتەوەیی دووبارە زیندوو بکرێتەوە بە شێوەیەکی باش. کاتی خۆی ئێمە بەرەی کوردستانیمانە بوو، ئەوە بوو ڕاپەڕین دروست بوو، بەرەی کوردستانی سەرپەرشتی ڕاپەڕینی کرد. ئێستش ئەبێ حیزبەکان بەرژەوەندی خۆیان وەلانن لەبەر ئەوەی بە کۆمیتەی هاوبەشە بێ لە هەموو حیزبە کوردستانیەکان هەر چوار پارچەی کوردستان کە ئێمە کوردستان یەک کوردستانی گەورەیە بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەی کورد هەم لە ناو هەم لە دەرەوە دیبلۆماسیەن ڕاگەیاندەکانیان بخەنە کار و هەموو حیزبە کوردستانیەکان بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم داگیرکەریانە ببینەوە. بەڵام من بۆ خۆم وەکو پێشمەرگەیەکی دێرین زۆر نیگەرانم تا ئێستاش لە کەناڵە ئاسمانیەکانی کوردستانەوە تاک نەبێ بە شێوەیەکی بچووکش ئەوە بەڕاستی شەرمە سەیری تەلەڤیزیۆنێکی کوردستانی بکەیت و ڕۆژانە باخ و ڕەزت بستێ مناڵت بکوژرێ شەهید ببێ لەسەر ئاو و باخ و زێدی خۆی بە شەرمەوە باسی بکەیت. ئەوە شەرمەزاریەکی گەورەیە، مێژوش ئەمەیان لێ قبوڵ ناکە. پێویستە بە خۆیانە بچنەوە. هەموو ڕۆژێ داگیرکەران لە هەموو کون و قوژبلێکی ئەم جیهانە دێن لە کوردستانەکەی ئێمە مناڵ و پیر و گەنجمان دەکوژن. گەریلا شۆڕژگێڕەکانیش ئەوەی ئەوانەی کەن مەگەر لە شۆڕشی ڤێتناما ڕوویدا بێ. بەڕاستی ئەبێ هەمومان شانازی بە خوشکان و گەنجانی گەریلاوە بکەین. بەڕاستی گەریلا ئەمڕۆ ئەتوانین بڵێن هێزی ڕاستەقینەی گەلی کورد و کوردستانە.